بینەرانی کورسادنی و سڵاوتان لێبێت و ڕۆژتان باش وەکەمیشا گرنگترین بابەتەکانی ڕۆژ لە سعادێک و بەرنامەی تایە کەکەین باتەوەری سەرەکی بەرنامە دیارە جیاوازتر لە ڕۆژانی ڕابردوو ئەمڕۆ بەرنامە و پرسی سەرەکی بابەت و گفتوگۆکانمان لە بەرنامە تایبەتە بێت بە کۆنفرانسی تایبەت باژن لە ئاوێنی کۆمەڵگە و مێژوودا دیارە ئەم کۆنفرانسە لە چوارچێوەی هەڵمەتی 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژ بە ژنانە لە هەرێمی کوردستاندا و ئەمڕۆ لە زانکۆی سلێمانی کۆنفرانسێکی تایبەت سازکراوە کۆنفرانسەکە بە ئامادەبوونی ڕاستەوخۆی قوبا تاڵبانی جێگری سەرۆکی حکومەت هەرێمی کوردستان و هەروەها خانمی یەکەمی عێراق خاتوشا نازی ئیبراهیم محمەد و کۆمەڵێک کەسایەتی و فیگەری دیکەی سیاسی و هەروەها ژنان لە سێکتەرە جیاوازەکانی عێراق و هەرێمی کوردستان بەشداریان لەنێو کۆنفرانسەکەدا کردو. کۆنفرانسەکە لە چەند پانێڵێکی تایبەت پێک دێت دەستپێکی پانێڵەکانیش بە گفتوگۆکردن و پرسی و یاخود مناقەشەکردنی تەورەکان لەگەڵ جێگری سەرۆکی حکومەت هەرێمی کوردستان قوبا تاڵبانی دەستی پێ کرد دواتر خانمی یەکەمی عێراقیش بە هەمان شێوە هەم لەسەر کۆنفرانسەکە هەم لەسەر پرسی ژنان ئەوان ڕاوبۆچوونی خۆیان هەبوو. لە یادمان نەچێت لەم کۆنفرانسەیە ژنان پێگەیەکی یاخڕۆڵێکی زۆر بەرچاویان هەیە بۆچوونەکانی خۆیان توێژینەوەکانی خۆیان دیارە ژنانی کاریگەرن لە نێو عێراق و هەرێمی کوردستانە کە لەم کۆنفرانسەیە بەشداریان کردو باس لە ڕۆڵی ژن و ئەرشیفکردنی مێژووی ژن لە ڕابردوودا و پێویستە لە داهاتوودا و ئێستا چۆن کار لەسەر ئەم پرسە بکرێت. دیارە من بۆ ئەمڕۆ دوو ژنم لەگەڵدا دەبێت کە لە جێی خۆیانەوە کاریگەریان هەبووە لەسەر پرسی ژنان و هەوڵیش دەدەن بۆ زیاتر جوڵاندن و پەرو پێشبردن و یاخود توێژینەوەی زیاتر لەسەر پرسی ژنان بکەن. دیارە میوانی یەکەمم لەسەرم بابەتە بەڕێز فەرەنگیس قادرە کە بەڕێزیان مامۆسای زانکۆی ئیگزینەری بەریتانیان ڕاستەوخۆ لێرە ئامادەی هەیە کە گفتوگۆکانمان لەگەڵ ئەو دەست پێ دەکەین. خاتو فەرەنگیس زۆر سپاس بۆ ئامادەبوونت. خۆشحاڵم کە گفتوگۆ لەگەڵ جەنابتا کەم ئەمڕۆ گفتوگۆکانیشم لەگەڵ جەنابتا هەر بە جیاوازی دەست پێکەم بۆی کە جیاواز لەوەی کە تونند و تیژیەکان بەرامبەر بە ژنان هەڵمەتەکەی شەر تایبەتە بە تونند و تیژی بەرەنگاربوونی تونند و تیژیەکان دژ بە ژنان بەڵام ئەمڕۆ لەگەڵ جەنابتا لەسەر ئەو پرسە دەوەستم کە خۆشت گرنگیت پێداوە لەسەر پرسی مێژووی ژن لە ڕابردوودا ئەرشیفکردنی ژنە کاریگەر و فیگەرە کاریگەرەکان لە ڕابردوودا جەنابەت توێژینەوەیەکیش لە زانکۆی ئیگزینەری بەریتانی هەر لەسەر ئەو بابەتە پێشکەش کردووە. بەڵێ ئەو بابەتێکی ئەمڕۆ لێرە پێشکەشم کرد بەشێکە لە توێژینەوە و پرۆژەیەکی چەند ساڵان لەسەر مەسئلەی غیابی ژن لە مێژووی نووسراوی کوردی لە مێژووی هێزر سیاسی ئەدەبی هونەری کوردی حەزف و پەراوێز خستن ئاماژەتان بە تونند و تیژی کرد. تونند و تیژی بەقەد ئەوە نییە کە ینی هەسفی فیزیکی نییە ئەوەی کە ناوی ژن لە مێژووی نووسراوە بسڕێتەوە یان پەراوێز بفرێ بشن شێوەیەک لە تونند و تیژیە. لە ئەنجامی چی و هەستکردن بە چ بەرپرسیارەتیەک جەنابەت توێژینەوەیەکی لەم جۆرەت پێشکەش کرد بە زانکۆیەکی بەریتانی و کاردانەوەکان بۆ توێژینەوەیەکی لەم جۆرە لەوێ چی بوو؟ بەڵێ من سەرەتا بە بواری ئەدەبیاتی کوردیەوە دەسم بە توێژنەوە لەسەر دراساتی کوردی کرد بە توێژنەوە بەگەڕان و نووسینم هەیە لەو بابەتە چەندین نووسینم هەیە ئەوەی کە سەرنجی ڕاکێشاوم لە گەڕان لە ناو سەرچاوە سەرەکیەکانی مێژووی ئەدەبی کوردی و هەروەها بەگشتی مێژووی کورد مێژووی هەروەکوتم سیاسی و فەرهەنگی و هونەری نەبوونی ژنە یعنی ژن بەگشتی لە ناو مێژووی نووسراوە غایبە بۆ منەوە جێگەی سەرنج بوو. ئەو غیاببوونە ئەو نەبوون و بۆشاییە بۆچی دەگەڕێتەوە؟ ژنی شۆڕژگەرمانێ ژنی کاریگەرمان هەیە لە ڕابردوودا ڕەنگە ئەو کاریگەری کە ژنان لە ڕابردوودا کردبێتیان زۆر زیاتر ببێتەوەی کە لە ئێستاە لە ڕۆڵی ژن کەم ناکەمەوە بەڵکو زۆر گەورەتر و کاریگەرتر بێت کە لە ئێستا ژنان خۆیان لە ئاستی خۆیان پێشکەشیەکەن ئەو بۆشاییە بۆچی گەڕێتەوە؟ بەڵێ ڕاستە هۆکاری زۆری هەیە بەشێک لە هۆکارەکان ینی لە پێش هەموو شتێکدا ئەوە بڵێم کە غیابی ژن لە مێژووی نووسراوە بەس تایبەت بە کوردستان نییە دیاردەیەکی جیهانیە ژنی نەتەوەکانی تری ڕوبەڕووی بوونەوە و ئالەنگاریان کردووە و هەوڵیان داوە بۆ نووسینەوەی مێژووی وڵاتەکەیان بە شێوەیە کە ژنیش ڕنگدانەوەی دەوری ژنانیشی تیا بوو بێت. بۆ کورد کۆمەڵە لە هۆکارەکان
مشترك لبين ژنانی هەموو دنیا بۆ نمونە پیاسالاری یەکێک لە گرنگترین هۆکارەکانە کە ژنانی هەموو نەتەوەکانی دنیا ڕوبەڕووی ئەبنەوە بەڵام هەندێک لە هۆکارەکان تایبەتە بە تەجروبەی ژنێک کورد ئەزمموی ژنێک کورد وەکو ژنی میلەتێکی بێدەوڵەت ینی بێدەوڵەتی هێژمۆنی وڵاتانێک کە کورد لە ناویانە ئەژین بەشێکی تر لە هۆکارەکان ئەوەی کە ئارشیوی بەشێکی گرنگ لە ئارشیوی کوردستان لە ناوچووە بەشێکی گرنگیشی کە ماوەتەوە بە هۆکاری هەم سیاسی و هەم ئابووری و کۆمەڵایەتی لە بەردەستانی بەشێکی لە ناو ماڵەکانان لە پەرتەوازان لەم لاولەولا بۆ هۆکاری ئەوەی کە ئێمە ئەو دەنگە ڕاستەقینەی ژنانمان لەبیر بێت. ئەو مەترسیە هەیە کە لە ئێستاشدا ئەو ژنانی ئێستا ڕۆڵی بەرچاویان هەیە لە پرسە جۆرا و جۆرەکان لە کای سیاسیەکان لە کای ئەدەبی و هونەریەکانە هەر لە ئێستا لە نێو کۆنفرانسەکە چەنەها ژنی کاریگەرمان بینی کە جەنابی شێکێک بوو لەو ژنە کاریگەر و فیگەرە کاریگەرانە کە توێژینەوەیکی گرنگیشە ئەنجامداوە ئەو مەترسیە لە ئێستا بۆ ژنانی ئێستا هەیە کە لە داهاتوودا دووبارە بێتەوە هەر بێگومان هەیە ئەوە دیسان ئاڵێم ئەوە بەس ئەزمموی کوردستان نییە ئەوە ئەزمموێک کە ژنان لە هەموو دنیا ینی ڕوبەڕووی ئەبنەوە ڕۆژانە ئەوە هەڵی بۆ دەن بۆ ئالەنگاری ئەی چی بکرێت هەم جنان لە ئاستی خۆیان و ئەم لۆبی و کاریگەریە کە دروستکەن لە دەسەڵاتێکی گرنگتر چونکە ژنان لەسەر ئاستە سیاسی و لەسەر ئاستە ئیداریەکە ئیستا ڕۆڵیان هەیە ئەتوانرێ لە ڕووی لۆبیکردنەوە بێ لە ڕووی کاریگەری دروستکردن کار بۆم بابەتە بکرێ بەڵام کارکردەکە پێویستە چۆن بێ و پێویستە ژنان ئیستا چۆن کۆندەنگیەکی گشتگیرت کە تەنها لە ژنیش دروست نەبێ ئەم جیاوازیە ڕەگەزیە لە نێوان ژن و پیاوە بە هەمانگی لەگەڵ پیاوانە بۆی ئەم ئەرشیفە کۆکراوە بێ بۆ داهاتوش. ڕێگەکار چەندین ڕێگەکاری هەیە بەڵام پێم وابێ گرنگترینی بە دۆکیومنتکردنی دەنگ و ڕۆڵ و دەوری ژنە بەڵێ لە سیاسەتە لە بوارەکانی جیاجیای کۆمەڵگە کاتێککە بە دۆکیومنت کرا دەوری ژن ترسی سڕینەوەی ترسی نەمانی کەمترە بێتەوە بەش بۆ نمونە لە دەوری ژنانی سیاسی شتێکە کەم ئەیبینەمەوەی کە ژنان تەجروبەی خۆیان کەمتر ئەنووسن کەمتر باسیەکەن کەمتر بڵاوی ئەکەنەوە و دەکرێت تووشی هەرە و کێشە بن هەر ئەو سڕینەوە بن کە ژنانی پێش ئێمە ژنانی کورد پێش ئێمە بە سەدەکانی ڕابردووە هەوڵیان داوە بەڵام ئێمە بە شێوەیەک خەباتیانمان فەرامۆش کردووە. باش ئێمە ئێستا چی بکەین بۆ دووبارە ئاشنابوونەوە ئەم جی لە نوێی کە پێ ئەگەن هەم لە ژنا هەم لە کچان هەم لە کوڕان ئاشنایان بکەینەوە بە ژنە کاریگەرەکانی ڕابردوو بنمونە جەنابە پێم وابێ لە نێو توێژینەوە کەشتا باس لە مەستورەخان کردووە باس لە ناهیدەی ئەردەڵانی کردو چەند ژنێکی کاریگەری دیکە پێویستە چۆن ئاشنا ببینەوە بەم ژنە کاریگەرانە بۆی ناویان بە بەردەوامی بە زیندویەتی بمێنێتەوە. لە مەرحەلەی یەکەمە بەڕاستی ئێمە پێویستمان بە پێداچوونەوەیەکی مێژووی نووسراومان هەیە مێژووی نووسراومانە وەکوتم ژنتیا غایبە دەبێت دیسان بنووسێتەوە دۆکیومنت بگەڕین بە شوێن دۆکیومنتەکان لە ناو ئارشیوەکانە چه ئارشیوێکە ئارشیوی گشتی ئارشیوی حکومی ئارشیوی حزبی و ئارشیوی شخصیەکانە بە شوێن دەنگی ون بۆ ژنانە بگەڕین و بە دۆکیومنتیان کەین ئارشیویان کەین پرۆژەیەکە ئێستا ئێمە لە زانکۆی ئەکسەتر هەمانە دروستکردنی ئارشیوێکی دیژیتاڵی کوردیە و لە ناویە ئارشیوی ژنانی کوردستان و لە مەرحەلەی دووەمە زۆر گرنگە کە ئەم زانیاریانە ئەم تێژینەوە تازانە بەس لە ناو وەکو کتێب و وتاری ئاکادمی نەمێننەوە چون کاریگەریان کەم دەبێت بچێتە ناو مەنهەجەوە ینی ئەو زانیاریانە ئەو معلوماتە تازە ئەو دەنگە تازانەی کە ئەیان دەنگی ژنانی ون بوو کە بۆ منم لە پرۆژەکەمەکەیان لەسەر دەکەم دەبێت سیستەمی بدۆزینەوە کە خۆشبەختانە ئێستا لەگەڵ وەزارەتی پەروەردە زۆر هاوکار بوون سپاسیانەکەم لە هەوڵی ئەوان کە ئۆپدەیتی نوێکردنەوەی منهەجی کوردی بکرێت پرۆگرامی کوردی بکرێت بەهێنانە ناو دەنگی ئەم ژنانەی کە خەباتیان ڕۆڵیان دەوریان فەرامۆش کراوە بەم شێوە توانین هەم ئەو ژنانە زیینوکەین و دەنگیان بێرینەوە ناو و هەمەوەی کە بیری جیلی تازە بێنینەوە کە خەباتێکە ئەیکەن یەکەم کەس نین کە خەباتەکەن یا تووشی کێشە بنەوە پێش ئەوان ژنانێکی تێکۆشەر بوونە
بە ڕۆڵ مۆدلیان بۆ دروستکەین مۆدلیان بۆ دروستکەین چون ئێمە مۆدلمان زۆرە مۆدلی خۆماڵیمان زۆرە بێگومان توانین تمشای مۆدلی ئینتەرناسیۆناڵ نێونەتەوەی وڵاتەکانی تریش بکەین بەڵام ژنانی تێکۆشەری مێژووی خۆشمان بیری خوێندکار و جیلی تازە بێرینەوە وەکو ڕۆڵ مۆدل بەکاریان بێن. باشە فرنگ تیسخان دیارە ئەو کێشەی کە هەیە ڕەنگە بەهۆی ئەو دابەشبوونە ئەو غەدرە مێژوویی کە لە کورد کراوە لە ڕووی جیۆگرافیەوە خاکەکە پەرد بوو بێ ڕەنگە دووبارە خدرێکی چەند هێندە کرابێتەوە لەسەر ناوە گرنگەکان ژنە گرنگەکان لە پارچەکانی دیکەی کوردستان بۆ نمونە ئەو ژنانی لە ڕۆژهەڵاتی کوردستان کاریگەریان هەبوو ڕەنگە لە باشووری کوردستان زۆر پێیان ئاشنا نەبین یاخود زۆر کاریان لەسەر نەکرێت بە حکمیەوەی ڕادستی کۆمەڵە کەسانێک لە ڕۆژهەڵات لە باشوور بە هەمان شێوە کۆمەڵە ژنێکی کاریگەر هەبوون ڕەنگە پرۆسەکە و پرسەکە ڕادستی کەسانی کرابێ لە ڕۆژهەڵاتی لە باشووری کوردستان لە باکوور و لە ڕۆژاوەش عینەن شت پێویستە چۆن ئەمە بکرێت کە دابش بووین وەک خاکەکەمان دابش بووە دابشبوونی خەڵک و ڕۆشنبیرانی شماین لێ نەکەوێتەوە دابشبوونی ژنانی ڕۆشنبیر و کاریگەری لێ نەکەوێتەوە ئەم یەکگرتنەی چینە ڕۆشنبیرەکە نووسەرەکە ئەدیبەکە پێویستە چۆن بێتە پێشەوە بۆ زیندووکردنەوەی ناوی ئەو ژنانە. بەڵێ جگەل لەو هۆکارانێکە جەنابەت باست کرد ئێمە کۆمەڵی هۆکار بەهۆی کۆمەڵی هۆکارۆ لە ناو خۆشمانە هەندێک تەبعیزمان لە کوردستانە بینیوە بۆ نمونە تەبعیزێکە یا هەژمۆنیەکە زاراوە سەردەستەکان هەیە نەزارا و کوردی سەردەستەکان مەبەستم سۆرانی کرمانجیە و پەراوێز خستنی هەورامی زازاکی بادینی و کوردی جنوبی کە مەترسی لە ناوچوونیشیانێ بەڵێ ئەمە ئەوان پەراوێزە خەین بەرهەمی ئەدەبی بەرهەمی فکری کە بەو زمانانە دروستە بێ پەراوێز دەخرێت ژنێکی کورد کە بە هەورامی بە زازاکی ببادینی ئەنووسێ دوو جار پشتگوێ دەخرێت یەک جار لەبەرەوەی کە ژنە یەک جار لەبەرەوەی کە بە زمانە کە سۆرانی بێ بەڵێ ئێمە ئەو هەژمۆنیەمان هەیە و بەڕاستی دەبێت ئاگا بینەوە من زۆر خوشحاڵم کە ئەمڕۆ لە کۆنفرانسە بینم توێژەران لە بادینانەوە ئەبینم لە شوێنە جیاوازەکانی کوردستانە بینم ئەمە زۆرە بێ ئاگا بین بۆ تەبعیزانەی کە لە ناو خودێک لە ناو کوردستانە لە بین زمانەکانە و ئەو ڕقابەتە سیاسیانە کە بووەتە هۆکاریەوەی کە خەباتی بۆ نمونە ژنێکی چالاکی سیاسی چون بۆ نمونە لە شوێن لە حزبێکی تا یەسەر بە ئیدۆلۆژیەکی تایبەت بێت کە لە دەسەڵاتانە بێت پەراوێز بخرێتەوە من لەو قسەی جەنابتەوە پرسیارێکم بۆ دروست بوو کە ڕەنگە پرسیاری زۆری نێشمان بێ کاچینە ناو بابەتەکانەوە پرسە سیاسیەکان و حیزبە سیاسیە جۆرا و جۆرەکان لە هەر چوار پارچەی کوردستان تا چەند کاری کردو لەسەر پەرتبوونی کۆدەنگی ژنانیش و پرسی ژنانیش لە کوردستانە بەگشت بێگومان دەوری زۆریان بووە بەڵام هەر ئەوان نین ڕۆشنبیران و نووسەرانی کورد و بەتایبەت ئەوانەی کە بە زمانی سۆرانی ئەوانیش دابش و دوای ئەوە بە کرمانجی ئەنووسن دەوریان هەبووە بۆ نمونە تمشای زۆربەی ئەو بەرهەمانەی کە بە زمانی سۆرانی لەسەر مێژووی ئەدەبی کوردی نووسراوە تمشایەکەی ئەگەرچی تایتڵەکە عنوانی کتێبەکە یا توێژینەوەکە مێژووی ئەدەبی کوردیە بەڵام لە ڕاستیدا مێژووی ئەدەبی سۆرانیە هەورامی تیانە کرمانجی تیانە بادینی تیانە بەشێکی گرنگی بەڕاستی کار و تێکۆشینی ڕۆشنبیران و نووسەران و بە ئاگابوونی ئەوان ئەو تەبعیزانە ئاگاداری ئەو تەبعیزانە بن کە ئەنجام بدەن لەوانەیە کە ئەوەکە بیری ینی بێمە بەست بیکەن بەڵام ئێمە ئەو سەردەستی زمانیەمان هەیە لە کوردستان. باشەکەواتە پێتان وایە ئەمە ئەم وەلاخستن و پەراوێز خستنە جۆرێک لە توند و تیژی بێت بەرامبەر بە ناوی ژن؟ بڵێ تۆ کە ناوی کەسێک چالاکی و ڕۆڵ و میراتی فکری نووسینی کەسێک لا ئەبەی لە مێژووی نەتەوەیەک بێگومان نوعی توند و تیژیە. باش جەنابەت هەڵسەنگانەکانت بۆ ژنان چۆنە بۆ داکۆکیکردن لە مافەکانی خۆیان بۆ داکۆکیکردن لە پرسە گرنگەکانی ژناندا بە زیندوو هێشتنەوەی ناوی ژنان جا خەباتی سیاسی بوو بێ ئەدەبی بوو بێ لە ڕابردوودا ئەوانی کە خەباتی سیاسیشیان کردو کەم تا زۆرێک لە ڕوا ئەدەبی و فکریەکەیشەوە بە هەمان شێوە خەباتیان کردو و کاریان بۆ پرسی هەم ژنان و هەم کورد کردووە. خودی ژنانی نووسەر و ژنە کاریگەرەکان چیان بۆم بابەتە کردو بۆی بە زیندوو بمێنێتەوە هەڵسەنگانەکانە بۆم چالاکی ژنان چۆنە ئێستاکە ئەنجامەدرێت بۆ ژنانێکە ئێستا چالاکن بەڵێ
پێش لە هەموو شتێکە ئەوەی کە خۆیان چالاکن ئەوە هەنگاوێکی زۆر گرنگە لەگەڵ هەموو بەربەستانێکە لە بەریان لە بەردەمیانایە خەباتکردن وەکو ژنێک لە هەموو شوێنی دنیا نەفەقە لە کوردستان ڕوبەڕووی کۆمەڵێک کێشە و بربەستە بن ئەوەی کە وازیان نەهێناوە لە خەباتی فکریان ئەدەبیان هوەریان بۆ خۆی هەنگاوێکی گرنگە هەما بێت دروستکردنی نەتوەرک لە بینی ژنانی هەموو بەشەکان کە ئاگداری کار و چالاکی و بەرهەمی ئەدەبی و هوەری یەکترین ببن زۆر گرنگە زانکۆکانت توان دەورێکی زۆر گرنگ بگێڕن لەوەی کە چالاکوان و نووسەرانی ژن کۆبکەنەوە بە یەکترین و نەفقەت بە خۆیان بەڵکو بە کۆمەلگا و بە کۆمەلگای ئەکادمی بیان ناسێنن باشە باس لەو تۆڕی نێتوەرکینە یاخود ئەو شەبەکە و تۆڕە بەیەکەوە بەست نەکرد لەگەڵەوەی کە ئێمە خۆمان لە ناوخۆی کوردستانە هەز بم تۆزێ کەم تەرخەمیاکی لە ئاستی خۆمانەوە یاخود ئەم جۆرە گەر بە توندوتیژیش ناوی بنین ئەم جۆرە لە وەلاخستنی ناوی ژنان کارەکان چالاکان لە دەرەوەی کوردستان چیان کردو بۆ ئەم بابەتە کە خۆشی ئەمە هەنگاوێکی گرنگە بۆی ناوی ژنان لە دەرەوەی کوردستانیش بە زیندوێتی بمێنێتەوە چالاکان و توێژەرانی ژن یاخود پیاوانیش بە هەمان شێوە چۆن نتوانن هەم ئەم کارە بکەن و لە ڕابردوو چیان کردو بۆ ئەم بابەتە لە دەرەوەی کوردستان زۆر خۆشحاڵمەوە پرسیارەکەی چونکو بەڕاستی تێگەیشتنی من و ئەزمونم وەکو مامۆستایەک نزیک 14 ساڵە لە بریتانیا ئیشەکەم تەسویرێکە وێنایەکە لە ژنی کورد هەیە بەگشتی ئەڵێم بەگشتی دوو وێنا هەیە لە ژنی کورد لە دەرەوەی کوردستان لە ئوروپا و ئەمریکا یەک وێنای ژنێکی کە دەچەوسێتەوە غەدر لێکراوە مەزڵومە غەدر لێکراوە دەکوژرێ ڕوبەڕۆی یەکە و وێنەیە ئەو وێنە چەوسێنراوەیە و دوو وێنە ژنێکی چەک لەژانە ژنێکی گەریلایە ئەو دوو وێنە زۆر دوور لە یەکە دوو وێنەی سەرەکین کە لە ژنی کورد لە دنیا هەیە و ئەوەی کە نابینین ڕۆڵ و دەنگی ژن وێنای ژن وەکو ئەو شێوەی کە لە هەموو بوارەکانی کۆمەلگای کوردیا لە مێژووی کووردا دەوری هەبووە لە بواری فکری لە بواری فەلسەفا لە بواری مێژوو نووسیا باسی مەستورە خانمی ئەردەڵانت کرد لە بواری هۆنەریە لە بواری کولتوریە ئەو وێنەی ئەو ژنانە کەمتر بینراوە باش باس لەو ژنانە کرد کە وەکو دوو سومبول دەناسرێنەوە لە دەرەوە ئەویش وەکو سومبولێکی غەدر لێکرا و بەشخورا وەکو ژنێکی چۆڕژگەر و چەگلەشان ئەگەر دواتر بێمە سەر باسی ئەو ژنە خەباتکارانە و جۆرێک لە جۆرەکان لە قسەکانی پێشتریشمانە باسمان لێ کرد بۆچی بە بەردەوامی هەم لە ناو کوردستانیشە بۆچی بە بەردەوام ئەم وێنای ژنەوە دەکرێت کە ژن چەوسێنراوەتەوە لە کاتێک ئازانین کە ژنی کاریگەریشمان هەیە جەنابەت ڕەنگ یەکێک بی لەو ژنانی کە خەباتێک کردو چەنەها ژنی دیکەمان هەیە لە ڕابردوودا هێرۆخانمان هەبووە ژنانی دیکەمان هەبووە حەبسەخانی نەقیبمان هەبووە مەستورەخانمان هەبووە ئەی ئەمانە بۆچی وەکو سمبولێک باز ناکرێن کە ئەمانە ڕەمز و نمونەی ژنی ئازان بۆچی بە بەردەوامی نمونەی ژنی کورد لە ئێستاشە هەروایە بە بەردەوامی وەکو ژنێکی چەوسێنەر باسی لێواکرێت کاریگەری پرسەکە گەڕێتەوە بۆ ژنان دووبارە خۆیان کاریگەریان هەبێ ژنان دەتوانن دەوری گرنگیان هەبێت بەڵام زۆر شت دەتوانێت ئەوە بگۆڕێت بۆ نمونە میدیا دەورێکی یەکجار بەهێزی هەیە لە گۆڕینی ئەو وێنە لە بیرهێنانی کۆمەلگا لەو ژنە سەرکردانە سەرکردن نە بە معنای فەقەت سیاسی ژنی سەرکردەی فکری فەلسەفی ئەمە لە مێژووی بۆ نمونە مێژووی فکری ئیسلامە چەندین ژنی مجتەهیدمان هەیە ژنی عالمی ئیسلامیمان هەیە بۆچی ناوی ئەوانە بۆچی مێژوویان زیینوو نەکرێتەوە دەکرێت لە ڕێگەی دروستکردنی پرۆگرامی تایبەت لە ڕێگەی فیلمەوە لە ڕێگەی سینەماوە یاد و ڕۆڵی ئەم ژنانە دیسان زیینووکەینەوە باش ئەمە بۆ من زۆر جێی پرسیارە لە چەند شوێنێکی کەش دەرکم بەم شتە کردووە کە جیاوازی هەیە لەو ژنانی کە ڕێچکەیەکی دیکەیان وەرگرتووە بە ژنانی ئازادی و سربەخۆ و جۆرێک لە ژنانی بەدیوێکی کەیە دوور لە بابەتە ئاینیەکە بەم ڕێچکەیە ڕۆن و کار بۆ پرسی ژنانەکەن لە سێکتەرە جیاوازەکان لەلایەنە جیاوازەکانی پرسی ژناندا کۆمەڵگەیە
لایەنێکی دیکەمان هەیە ژنانن خاوەن ئایدۆلۆژیا و ئاینێک و ئایدیایەکی تایبەت بە خۆیانن کە ئەمەش بێگومان کاریگەری دروستەکەن بۆ ژنان بۆ شیارکردنەوەی ژنان ڕۆڵی ژنان بێگومان ئەمانش لە شوێنی خۆیان کاریگەریان هەیە من لە چەند شوێنێک کادرکم بەم جیاوازیە کردووە لە ڕووی فکر و لە ڕووی ئاینەوە ژنان دووبارە یەک ناگرنەوە حەز ناکەن لەو کۆنفرانس و کۆنگرانی کە تایبەت بە پرسێکی ئاینی ڕەنگە ژنێکی چالاگوانێکە وەکو ئەوانە بێ بەشدە ئەوە پێچەوانێشەوە بابەتێک کە پێیوەست بێ بە کرانەوەیەکی ژنان ڕەنگە ئەم جۆرە ژنانە پێیان ناخۆش بێ کە ژنانێکی مسلمان و باڵا بۆ شتێکدا بەشدار بن پێویستە چۆن ئەم دوولایەنە کاری لەسەر بکرێت فەرەنگیز خان یعنی ئەمەش بابەتێکی گرنگە بۆچی وا هەست دەکرێت کە هێشتا جیاوازیەک هەیە لە کاتێکە هەردوو لا ژنن بەڵێ زۆر شتێکی زۆر جوانت باس کرد و ئاماژەت بۆ شتێکی زۆر گرنگدا بەداخەوە ئەوە ئەبینین و ئەمە کە باسی وتم غەدر لە ژنان سڕینەوەی دەوری ژنان لە مێژووی فکرە یەکێک لەو سڕینە سەر زۆر زەقانە سڕینەوەی ژنی عالمی ئیسلامیە ژنی کوردێکە لە علمی ئیسلامە دەوری گرنگی بووە ناو نیشانی بووە بەداخەوە ئەو ڕوتێکی سێکولاریزم کە باو بوو و بەتایبەت لە فترەیەکی مێژوویە زۆر زاڵ بوو بۆ هۆکاری پەراوێز خستنی ئەو دەنگە ئاینیانە لە حاڵەکە ئەوانە ئەمە دەبێ وەکو سەرچاوی فکری فەلسەفی تمشایان لە ڕابردووە بەڵێ وە لە هەر هەتا ئێستاشە دەوریان کاریگەریان چالاکیان بە بەرز بنرخێنین هەروەها ژنانەی کە بە زمانی کوردی بە هەر هۆکار بە هەر دەلیلێک نانووسن ئەمە کۆمەڵە ژنمان هەیە ژنی نووسەری زۆر بەناوبانگمان هەیە لە ئاستی دنیا کە بە عەرەبیە نووسن کوردی نانووسێت لەبەرەوەی کوردی نەخوێندووە ئەو فرسەتەی نەبووە بە فارسی دەنووسن بە تورکی دەنووسن بەداخەوە دیسان ئەوانیش پەراوێزراون یعنی تەنها ژنانێکە بە کوردی نووسرا و ئەنووسن دێنە ناو ساحەکەەوە حتا نمونەی مەستورەخانم یەکێک لەو نمونە باشانەیە بزانی ئێمە ئێستا هەمومان فەخر بە مەستورەخانم دەکەین و بۆ بەهێمایەکی گرنگی ژنی کورد بەڵام ئەم فەخرە 20 ساڵە ڕووی داوە لەبەرەوەی کە پێشتر شارە کوردیەکانی مەستورەخانم زۆر درەنگ دۆزراوە و ئەگەرچی مەستورەخانم ئەمانزانی کە مێژووی ئەردەڵانی نووسیە چەندین کتێبی تری گرنگی نووسیە کتێبێکی نووسیە بەناو ئەقاید کە شەرحی دینە شەرحی ئوسوڵی دینە بۆ ژنان تایبەت بۆ ژنانی نووسیەوە ڕەنگە ژنانی کورد زۆربیان و کتێبیان نەخوێن بەڵێ بەڵام لەبەرەوەی کە مەستورەخانم وا فکرەکراوە کە بەس بە فارسی نووسیەتی مشاکی لە ناو مێژووی نووسراوی ئەدەبی کوردیمانە تاکو ئەم دوایانە نەبوو ناوی نەبوو و بەڕاستی هەتاکوونە یەکەم جارێکە هەتا 1990 کە بەشێک لە شارە کوردیەکانی بڵاو بوو دوای سەرنجی ڕاکێشا و لە 2010 بوو کە کۆنفرانسێک گیراوە و بەشێک لە شارەکانی تری دۆزراوە چاپ بوو و کارەکانی هەموو کتێبەکانی جدیسان تازە بۆ چاپ بوو ئەوە بوو کە ناوی مەستورەخانمی زینۆ کردەوە و ئێمە دەیان کەس وەکو مەستورەخانممان هەیە هەروە کەوتم مەستورەخانم عالمێکی ئاینیش بووە ئەوە تەنها شاعر نییە تەنها مێژوونووس نییە بۆیە دەبێت ڕۆشنبیری ئێمە بۆ چوونێکی بەرفراوانی هەبێت دوور لە ئایدیۆلۆژی هەڵ بدا هەر بەرهەمێکی زانستی ڕۆڵی کاریگەری ژنان بە هەر شێوەیەک بە هەر ئاین و لە هەر ڕێباز و ئایدیۆلۆژیەک هەیە بیبینێت کار بۆ پرسی ژنان بکەن بە هەموو ئاینە جیاوازەکانەوە لە ناو کوردستانە فەرەنگیز خان من زۆر خۆشحاڵ بووم کە لە نزیکەوە هەم جەنابتم بینیم هەمە گفتوگۆ جوانیشم لەگەڵ جەنابتان ئەنجامدا ماندوو نەبی دووبارە سپاس بۆ بەڕێز فەرەنگیز قادری کە بەڕێزیان مامۆستای زانکۆی ئیگزینەری بەریتانی ڕاستەخۆ لێرە ئامادەی هەبوو